مناڵێکی ون بووی هەڵەبجە لە وڵاتی ئێران دەگەڕێتەوە. هەڵەبجە ئەو شارەی لە 16/1970دا کیمیاباران کرا و 5,000 هاوڵاتی تێدا شەید کرا. ئەوانەی لە مەرگ ڕزگاریان بوو ئاوارەی ئێران بوون و هەندێک خێزانیش ئەندامەکانی پەراگەندە بوون. دەیان مناڵی هەڵەبجە گۆشەی ماڵان و خانەی بێنەوایان بوویە ماڵیان. دوای ئەو هەموو ساڵە ماوە سیمای خەمزەدەی یەکێک لە نەوەکانی هەڵەبجە دەردەکەوێ و ماڵێکی خەمین خەنین دەکا. ڕەنگە ئەم کیژە جگەرگۆشەیەکی تری ئەو شارە بێ، ئەوە تا چاوەڕێیە تا خێزانەکەی بدۆزێتەوە و دوای تەمەنێک بێکەسی و غەریبی بە هەموو بوونی بۆنیان بکە. خۆی هەوڵی دابوو فەحسی دیئەنەی بۆ خۆی بکات. یەکشتم کچەی سلمێنێک هەڵەبجەیەکە ئەوە نەکسێکی بە شەرەفە. ئەگەر احتیمالەوە ئەگەر ئایلە خۆشت نەدۆزی دنیا تاوا نەبوو ئەبێ بەردەوام بی لە ژیانە. اگر ادامه میداد درسشو خیلی جاها میرسید. کدوم از شما پدر مادر منین؟ کجا دنبالتون بگردم؟ زنده این مرده این؟ من اینجام. کدوم یکی از اینا اسم منه؟ کدومشون نیست؟ نمیدونم والله. بعد این همه سال انتظار اومدم، منتظرتونم. باشین، من بهتون احتیاج دارم. من خیلی تنهام. زنده باشین، منو ببینین. باشین، من بهتون احتیاج دارم. نمیدونم اسمتون چیه، حتی نمیدونم کدومین. دلاله آسمون مادرتی باش، عاشق دستان راحتی باش، گل بشکفته با بزرتی باش، غروب آرزو روشنی باش. ماه سر دارم کلبین دارم نارم بره چاره مادر بیده. سەرەتای چیرۆکی مەریەم لە شاری ساری و لەم خانەوادەیەدا دەست پێکە. کاتێک خانمی باروچیان کچە 3 ساڵانەکەی گیان دەستپێرێ، دووچاری حاڵێکی دەرونی خراپ دەبێ. خێزانەکەی بۆ دڵنەوایی و چارەسەری دەرونی بیر لە هێنانی مناڵێک دەکەنەوە لە خانەی بێسەرپەرشتان تا سەرپەرشتی بکەن و ئەم خاتونە لەو خەمە دەربێنن. مەریەم لەلایەن ئەم ماڵەوە تەبەنی دەکرێ و بە ناوی کچە کۆچکردوەکەیانەوە بە مەریەم بانگی دەکەن. عکس گرفت. والا من وقتی دخترم فوت کرد سال 67 بود دیگه، من خیلی بیقراری میکردم و اصلا قصدم نداشتیم که مثلا این کارو بکنیم، ولی دیدن دیگه من خیلی ناراحتم، خیلی بیقرارم، همش کارم آرامگاه و اینا. گفتن یه بچه بیاریم که اقلا این از این حالت در بیاد و من اصلا از هیچ چیز از این جریانم خبر نداشتم که همه کار پیگیری همین کارا رو باباش میکردش. بالاخره بعد از چند ماه این بچه رو از بهزیستی گرفت و آوردش. این سعادت نصیبم شد که در دامان یه خانواده خیلی فهمیده و خوب بزرگ شدم. یه خانواده خیلی اصیل که خیلی لطف داشتن به من، پرورش پیدا کردم و به این سن رسیدم و الان هم با اجازه خانواده خودم بعد از فوت پدرم که حدود 6 سال میشه که پدرم فوت کرد، بعد از فوت پدرم با اجازه مادرم به دنبال هویت و ریشه اصلی خودم هستم.
بگو محمد باروچیان یه راهن کار میکرد، از اون مدیر کلش بگی تا اون مستخدمش. ما که اصلا این چندین و چند سال من اصلا این یه مردی بود که من اصلا از در خونه زیاد بیرون تمام زندگی ما بودیم. اینم همه غمش بود که ما راحت زندگی کنیم. خودش هم 20 سال مریض بود، 20 سال مریض بود، 2 بار 3 بار جراحی که با این حال خیلی سراپا بود، اینقدر امیدوار بود به زندگی و خیلی هم تلاش میکرد برای راحتی ما. و این مریم اصلا براش فرقی نمیکرد که اصلا مثل یه بچه کوچیک میاد بغلش میشست. من حدود 7 سالم بود که متوجه این قضیه شدم. از طریق بچه‌های فامیل داشتیم بازی میکردیم، به من این حرف رو زدن که بچه این خانواده نیستی و پدر و مادرمون گفتن که تو رو از پرورشگاه خانوادت آوردن. تا زمانی که پدرم زنده بودن خیلی جلوی منو میگرفتن و جلوی همه رو میگرفتن و نمیذاشتن این حرف به من منتقل بشه. این یه شب از دوره برگشتیم اومدش به باباش گفت، به منم نگفت، بابا من بچه شما نگفت. یعنی چه بابا بچه شما نیستم؟ گفت حمید نمیدونم لیدا اینا به من گفتن تو گفت نه اصلا همچین چیزی نه، تو بچه ما هستی، شناسنامه ت نگاه کن. اونا داشتن با شوخی میکردن، منم شاید یه وقت به اونا بگم که شما بچه اینا نیستین، از بیرون تو رو آوردن اینا. از اینکه از بچگی همه به من گفتن شبیه مادر و پدر و برادرت نیستی، شبیه هیچ کسی نیستی. و وقتی که هنوز دلم میخواد یک بار برگردن به من بگن چقدر شبیه مادرتی، چقدر شبیه پدرتی. و این متاسفانه از نامردی های جنگ خیلی بد بوده، ولی بدترین لحظه هاش برای آوارگی بچه هایی که بی پدر و مادر بزرگ میشن. همیشه این خلا رو داریم که یک بار خانواده خودمون در آغوش بگیریم، یک بار غیرت یه برادر، پشتیبانی پدر و دلسوزی های مادر رو احساس کنیم. ئەم خێزانە خێزانی ئەشرەفی محەممەدیە، خانەوادەیەکی کوردی شاری کامیاران بەڕێکەوت لە فڕۆکەخانەی مهر ئابادی تاران مەریەم دەناسن و داوای هاوکاریان لێ دەکا تا کە سوکاری بدۆزێتەوە و ئەمانیش مەریەم دەبنە ماڵی خۆیان و دەبنە پردی پەیوەندی لەگەڵ لوقمان عەبدولقادر و کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و پاشان دەرفەت دروست دەبێ تا مەریەم بگەڕێتەوە هەڵەبجە و لەوێوە سۆراخی خێزانەکەی بکە. سلام علیکم. بسکک لقمان جان سلامتی. سلام. شب تا صبح نمیم چجوری بخوابم. لسناوە چوون بۆ تاران، لە تارانیژە پەروازەکەم بۆ مەشهەد بوو. وەختێ گەیشتم بە مەشهەد بە مەحزەیەن کە چەمەدانەکەم وەرگرت لە فرودگا، مناڵەکەم زەنگیدا ناوی کاردووە، لەگەڵ کاردووە کە کوردی قسەم کرد چ دیم کچێک زۆر بەدقەت و تواشای منەکە تەلەفۆنەکەم کە تەواو بوو. ئەم مەریەم خانمە هات وتی ببەخشە ئێوە کوردن؟ وتم چۆن؟ وتی ئەخە من داستانێکە غەمانگیزم هەستگەرێکمە بۆ ئێوە باسی بکەم. مریەم لە ڕێگای دروستبوونی عەلاقەیەک لەگەڵ ماڵی کاک ئەشرەف لە کامیاران گەڕایەوە کامیاران و دیارە بە حەقەت ماڵی کاک ئەشرەف دەوری باشیان هەبوو بۆ گێڕانەوەی مریەم، چونکە ئەو زەمانەی کە سۆیلا خان کردی و ئەو بەڵێنەی کە بە ئێمەیدا ئەتوانم بڵێم بوویە کلیلێک بۆ کردنەوەی ئەوەی کە ئێمە بتوانین سەردانی مریەم خان بکەین و مامۆستاکانیش هاوکاری کردین و وەکو بەرپرسێکی دڵسۆز بۆ کە سوکاری شەهیدان هات بەدەم داواکاریەکەمانەوە. الان که در خاک حلبچه هستم خیلی مظلوم این شهر، غم از در و دیوار و کوچه های این شهر میباره، خیلی داغدار این شهر، سنگین هوای این شهر، سنگینه، معصومه، معصومیت تو وجود مردم این شهر وجود داره. ئەم مریەم خانە چەندین جار هاتبووە مەرزەکان، هاتبووە پاوەڕۆیشت بۆ شوێنەکانی کە بەڕاستی سۆراغی کە سوکاری خۆی بکە بەداخەوە. ڵێم
وەکو پێویست ئیشەکانی بۆ نەچوو بووە پێش جا من کە کاک لوقمان هات بۆ لاموتی مامۆستا شتێکی ئاوا هەیە و ئێمە ئەمانێ ئەو مەسەلە بێنەوە بەڕاستی من بێسیەوت و سەراحەتەن وتم بڕۆ بە دوایە بیێنەرۆ ئێمە خۆمان لێرە ئەتوانین هەموو ئاسان کارێک بکەین و هەموو مشکلەکانیشی چارەسەر بکەین. جێلاسە سکەندەر ئەفراسیاب ئەمە لە هینە لە ئێرانە. مەریەم ئەگەرچی لا ئێران پشکنینی DNA بۆ خۆی ئەنجامدا بوو بەڵام لێرە پشکنینەکەی پێ دووبارە کرایەوە. لیژنەیەکی وەزارەتی شەیدان لە هەڵەبجا دووبارە سامپڵی خوێنی لە خێزانە کۆن و نوێیەکان وەرگرت کە مناڵی ونبوویان هەیە نەک لە هەڵەبجا لە هەندێک لە ناوچە کیمیابارانکراوەکانی تریشەوە هاتبوون تا سامپڵی خوێنیان لێوەربگیرێ بە ئومێدیەوەی ئەم کچە کچی ئەوان بێ ئەمەش کەیسەکەی مەریەمی ئاڵۆستر و زەحمەتتر کرد. سامپڵی خوێنی ئەو خاتونە لەگەڵ ئەو پرۆفایلی کە سوکاری مناڵە ونبوانەی کە هەمانە لەوانەیە هی کەسیان دەرنەچێت و بەپێی ئەو ئەنجامەی کە لە ئێران هێناوێتی ئەو ئەنەلایزەی کە لەوێ کردوێتی لەگەڵ کەسیان مطابقەی نەکرد بۆیە ئێمە ناچار بووین وەکو وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفارکراوان هاتین 2 ڕۆژە بەردەوام ئێمە دیسانەوە فۆرمی زانیاری بۆ مناڵە بێ سەر و شوێن بۆکانی تر پڕ ئەکەینەوە و هەروەها سامپڵی خوێن لە کە سوکاریان وەرەگرینەوە بۆ ئەوەی داخلی ئەو پرۆفایلە بکرێت کە لە سنتەری مایکرۆجین کراوەتەوە بۆ مناڵە ونبۆکانی هەڵەبجە تا بتوانین ماچینی پێ بکەین لەگەڵ خوێنی ئەو خاتونە و ئەنجامێک با بەدەستەوە. طبعا ئێمە لە بیدایەتە کە مەریەم هات 31 خانەوادەمان هەبوو بەڵام ئێستا گیانومانەتە سەروی 50 بەڵام هێشتا خەڵکی تریش ماوە بڵین خانەوادەی تریش ماوە ئەمە لە هەر پشکنینێکە لە هەر خانەوادەیەکە 3 جۆر پشکنینی جیاوازمان کردووە بۆ یەکێکیان مەربوطە بە دایکەوە یەکێکیان مەربوطە بە باوکەوە یەکێکیان مەربوطە بە دایک و باوکەوە. از طریق 1-2 تا از بستگانم با بهزیستی ارتباط برقرار کردم، پیگیر شدم و خانومی که اون زمان در شیرخوارگاه بود و منو تحویل داده بودن که خدا رحمتشون کنه اون سال زنده بودن گفتن که شما از مناطق کردنشین و مناطق جنگ زده ایران اومدی از حوالی رود سیروان. حالا ممکن بود سیروان ایران باشه چون از ایران سرچشمه میگیره میاد عراق یا سیروان عراق باشه. فقط چون سن من به زمان بمباران شیمیایی حلبجه و زمانی بود که آوارگان کرد عراق وارد خاک ایران شده بودند به اون سن و زمان نزدیک بود ما خیلی مصر بودیم که احتمالش هست که من جزو بچهای آوارگان حلبجه باشم. من وا سێر ناکەم کە کەسێکی بێگانە لە ماڵ خۆمان بێت وا سێرەکەم مناڵێکی خۆم لە ماڵایە و مریەم بەڕاستی ڕاستە لە هەندێک تەسەڕوفاتیە لە کەلتور و لە عادەتی ئێمە جیاوازە بەڵام ئەوەندە گوێڕایەڵە یعنی هەرچی پێ بڵێ زۆر بە ئاسانی هەزمێکە وەری ئەگرێت. ئەو ڕۆژەی ڕۆژی 16 سێ بوو لەسەر سفرە دایکمنانێکی زۆری کردبوو خەرکینان خواردن بووین کە تەیارەکان هاتن و یەکەم قەسف ڕامان کرد بۆ چاڵێکی تەماکۆ بوو لە خوار ماڵمانە دەشتێک بوو ڕامان کردە ناو دەشتاییەکە لە ناو ئەو چاڵاماینەوە تا نزیکەی ئێوارە کە ڕۆشتین بەرەو ئەنە بڕۆشتین بەرەو ئەنە بڕۆژ بووین دیارە جادە زۆر ئێستیعام بوو تا گەشتینەوە بە زۆرمان پێچوو. ئیتر کابرایەک دەمولوتی هەڵپێکا بوو هاواری کرد خەڵکینە بگەڕێنەوە کیمیاییە یاخود پەڕۆ تەڕکەن. ئەم مناڵە بچووکەشمان کە ئێستا تەمەنا ئەەکەین ئەم کچە ئەو بێ
ئەو کاتە تەمەنی 8 مانگ بوو، زۆر ئەگریا برسی بوو، ئەو ناوی هەنابوو. دایکم گەڕایەوە بە حساب تەرمۆزەی ئاوە گەرمەکە کە بۆی پێچابووە و شیرەکە بۆی بێنێ تەرمۆزەکە کەوتبوو. کە تەرمۆزەکە کەوتبوو دایکم هاتە خوارەوە، شیرەکەی هێنابوو، مەمەکەی لەو ئاوە گرتەوە کە بە حساب کیمیایی تیاڕژابوو، شیرەکەی گرتەوە بۆ کچەکە خستیە دەمی، یەکسەر کچەکە وەکو شتێک بورایە، وەکو بڵێ مرد، هەناسەی قەتە هەبوو. دایکم زۆر ناڕەحەت بوو، مەمەکەی دەرێنا لە دەمیاوتی بەخوازان پیاوەکە ئەم کچەمان مرد. ئەگە خوشکی منیش نەبیت، ئەگەر لە ئایلێ ئێمەش نەبیت کە سوکاری خۆ بدۆزیتەوە بە باوەشی گەرمی کە سوکار و شاد بیتەوە. اما اون دیانه اگه به من نخوره، اونی که دوباره خیلی تنها میشه منم. اونی که تمام امیدش رو زندگی از دست میده منم. من 3 سال دارم در به دری آوارگی میکشم، تمام ایران رو گشتم رسیدم به اینجا، برای اینکه به هویت خانواده واقعی خودم یک نفر حتی باشه. 13 لەسەر 14 مانگ بوو بە مناڵەوە بووم، دکتۆری هەڵەبجە ئیزنیام و تێبێ بچی بۆ سلێمانی. ترکە چوون بۆ سلێمانی من مناڵەکانم لە ماڵی باوکم بەجێهێشت. زۆر هاوارم کرد کە مناڵەکان برم لەگەڵ خۆمە. باوکم وتی لە پردی زەڵمە و کاتە ئێرام قەسفی پردی زەڵم یەکردی پردی زەڵم تەقیوەتەوە، گەر تیا بچین با نیوەمان تیا بچین، نیوەمان بمێنین. ئەتر ئێمە دەرچوین، ئێمە ڕۆشتینە خەستخانەی سلێمانی و باوکم گەڕایەوانێ بۆ لای مناڵەکان. تر دوایەوەی کە باوکم گەڕایەوە من بێخەبەر بووم، ئەمەلیات کرام، هەتا هەفتەیە کرد هاوارمە کرد، داوامە کرد ساران بۆ بێنن. کچەکەم ناوی سارا بوو، کوڕەکەم ناوی کارزان بوو. ئەون بوونەی لێمون بوون. لەو کاتەوە هەتا ئێستا من عەوداڵم بە دوای مناڵی هەڵەبجە و هەڵەبجەیەکانە. والله ئەوە تێهاتوێتەوە ژیانم نییە، بەخوایە نەشەوە زارم قەوچیە و نەڕۆژیان. والله نازانم ئیسراحەت چییە، وازانم ساراکەی منە. 27 ساڵت چاوەڕوانم، بەڵام تا نەتیجەی فەحسەکان دەرەجێت بە 25 ساڵی لە منە ڕوات. کۆتا ئەنجامی پشکنینی DNA دەری خستووە کە کوردە و خەڵکی هەڵەبجەیە بە دڵنیاییەوە. بزنم اینجا. خیلی خوشحالم از اینکه حلبچه هستم، تو شهر خودم، زادگاه خودم، بین مردم شهر خودم. خیلی مردم مظلوم و خوبی داره. هر جا میرم خرید میکنم، خیلی بهم تخفیف میدن، ازم چیزی نمیگیرن، همه منو میشناسن، بهم سلام میکنن، ابراز لطف میکنن. امیدوارم که زودتر بتونم تا چند روز آینده که جواب DNA هم میاد و خانواده‌ام مشخص میشن، این نوید رو به مردم شهرم بدم که من بچه همین خاکم. انشالله اگه خدا کمکم کنه، خیلی دوست دارم که یه رستوران بزرگ، یه غذاخوری، سالن غذاخوری بزرگ. یعنی یه وقتایی بوده که پولی خریدن یه دونه نون تو ایران رو نداشتم. سعی میکنم کسی ناراضی از اون مغازه یا اون جایی که من دارم بیرون نره. سعی میکنم راضی باشه و با شکم سیر بره. یه چیزی هم میذارم توی مثلا ظرفی، میگم اینو ببر خونتون، شاید مثلا فردا پول نداشته باشه غذا بخره، اونم بهشون. سلام کاک زمناکۆ. زمناکۆ ئەو گەنجەی بەر لە 5 ساڵ بە خانەوادەکەی شاد بوویەوە. ئێستا بۆ تا دڵنەوا و هاوکاری مەریەم، چونکە قوربانی و هاوازارەکان باشتر لێک تێگەن. مەریەم لەم دۆخە سەخت و تاقەت پڕوکێنەدا چاوەڕوانی ئەنجامی پشکنینی DNA دەکا. کەسێک وەک خۆی دەرکی بکە زمناکۆیە تا ئومێدێکی پێ ببەخشێ و دڵنەوایی بکە. کاتێکی لەگەڵ مەریەم قسەمە کرد، خۆمە خەست لەو جێگەی ئەو لەو کاتێکی خۆم چاوەڕوانە جوابە فەحسەکە بووم. کاتێکی من چاوەڕوان بووم، یعنی احتیمال ئەوە هەبوو کە من مناڵی هیچ کام لەو ئایلانە نەبم و احتیمال ئەوەش بوودانی لەو ئایلانە بدۆزم. یعنی مەریەم لە باردۆخێکی زۆر ناخۆش تیپەڕە بێ کە تۆ نازانی، یعنی لەوانەیە لە ماوەی هەفتەیەکدا چارەنووسە ژیانت بگۆردرێ. ئەگەر منال هەر کام لەو ئایلانە بە ژیانت بە تەواوی ئەگۆردرێ. تەنیا شتێکی من دەتوانم پێی بڵێم ئەوە بوو پێشم وت کە هەموو کات هیوای خۆت لە دەستمەیە.
ئەنجامی کۆتایی پشکنینی DNA بۆ کەیسی مەریەم زۆر دواکەوت. ئەمەش مەریەمی تووشی نیگەرانی و ڕاڕایی کردبوو. بەردەوام چاو لە ڕێی هەواڵێک بوو تا مەراسیمی ڕاگەاندنی دەرەنجامی پشکنینەکان ساز بکرێ. مەریەم سڵاو و ڕێزی هەیە بۆتم زانم دەنگ و باس خەبەرێکی تازە هیچ تازە نە. هەنێ خانەوادە مناڵی ون بووشان هەیە و یەک کەسیش لە خێزانەکەیان نەماوە لەبەرەوە کەس نییە بێت فۆرمی زانیاری بکرد پڕ بکات و سامپڵی خوێن بە لەم کاتا وابزانام چارەنووسی ئەگەر هی ئەوانیش بێ یعنی مەچوولە بێت نادیارە بێت چارەنووسی. شاید هیچ وقت پدر مادرم رو پیدا نکنم. شاید هیچ کدوم از این DNA ها به من نخوره. مثل علی خوششانس نباشم. اما دلم میخواد بمونم و دخترشون باشم. چون تو ایران هیچ کیو ندارم. چون هیچ پناه و هیچ کسی اونجا منتظر من نیست. دلتنگ من نیست. ئەوەی کە قسە لەسەر مریەمەکە با بێ ساتێ لەگەڵ مریەم دابنیشێت بە تایبەتی ئەو شەوانەی کە پێشتر دکتۆرەکان وەڵامێکیان پێ نەدابوویەوە کە تۆ یەقینیت کە هەڵەبجەیت ئەمانە وای ئەکرد کە مریەم تا بەیانی لەگەڵ فرمێسکەکانیان ڕۆژ بکاتەوە. ئینشاءالله نتیجهش مخونیش انشاءالله. انشاءالله. چند ماه میگی تاته؟ نه خوبه انشاءالله تمام. هر بار من گریه کردم کاکلو من مریان گن انشاءالله نتیجه تو خوب میشه. پلمکم. این چمدون 27 سال زندگی من تو این چمدونه. یعنی دار و ندار زندگیم هر چی که دارم اینجاست. چند ساله که پر و خالی میشه، شهر به شهر میرم دنبال خانوادم و همسفرم بوده. الان هم حدود 4 ماه یعنی 106-7 روزه که خونه کاک لقمان این چمدون باز شد و بسته شد. حالا امشبم دارم جمعش میکنم که برای فردا شب انشاءالله پناه بر خدا تو خونه خودم برای آخرین بار باز بشه. نمیدونم اصلا با اینکه این همه انتظار کشیدم ولی اینقدر آمادگیشو ندارم. نمیدونم باید چی بگم، چه رفتاری نشون بدم، چه عکس‌العملی داشته باشم. نمیدونم، فقط با یه غرور شکسته، با یه دل شکسته دارم میرم تو این جشن. هەمووان لە چاوەڕوانیکی تواناپڕووکێندان، هەموو دڵەکوتەیانە و لە ڕاڕاییدان، بەڵام کەس وەک تۆ تا سەرمۆخ و ڕۆح بریندار و ڕاڕان نییە. هەمووان دەگرین، بەڵام کەس وەک تۆ ئەسرینی خوێنینی نەڕشتووە. تۆ چاوەڕێی شوناس و ناو و خێزان و ماڵ و شار و وڵاتێکی نوێیت و هێندە نابە دوای تەمەنێک چاوەڕوانی و حەسرەت و کۆژان بەڕاگەیاندنی ئەنجامی پشکنینی DNA دەرگای ئومێد و ژیانێکی نوێ بەڕووی تۆدا دەکرێتەوە. تۆ ناوت هاونازە.
Thank you.